کوڕەخراویان ئەمڕۆ هەساین بەکردنەوەی پێشانگایەک بۆ نزیکەی 15 کچ و کوڕی شاری کەرکووک گەنجی بەهرەمەند بوون. پێشانگاکە شێوەکاریە دەلالەتەکە لە دیموکراسیەت لە ژێر ناونیشانی بەرەو دیموکراسیەت وەکو ڕێکخراوی ڤیانی ژنان هەمکارە هەساین بۆیە دیموکراسیەتیشمان هەڵبژار لە ئێستادا بارودۆخی کەرکووک لە ڕووی سیاسیەوە ئاڵۆزە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئاڵۆزە و هەڵبژارنەکانیش لە بەرەو پێشمانایە بۆی ئێمە بابەتی دیموکراسیەتمان هەڵبژار تاوەکو ڕۆباشەکانی دیموکراسیەت پیشانی خەڵکی شاری کەرکووک بدەین کە پێکاتینەتەوە جیاوازیەکانن. دیموکراسیەت بەداخەو خەڵک ڕووە خراپەکەی وەرگرتووە کە بۆ نمونە لە کاتی انتخاباتدا هێرشکردنە سەر یەکتریە و شکاندنی یەکتریە ئەمە خەڵک ڕووە دیموکراسیەکەی وەرگرتووە کە لە کاتێکدا دیموکراسیەت کۆکردنەوەی خەڵکە بۆ هەڵبژار بۆ دیاریکردنی نوێنەریان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە لە کۆندا لەلایەن نوێنانەکانەوە بابەتی دیموکراسی دروست بووە.